هۆبەی فرۆشتنی وزە لە بەڕێوەبەرایەتی کارەبای سەی سادە دەستی کردووە بە بڕینی کارەبای و دوکان و شوێنە بازرگانیانی پارەی کارەبایان نەداوە و دوایان خستووە. ئەمە لە کاتێکدایە کارەبای نیشتمانی لە شارەکە زۆر خراپە. هەریش پێ ناگەم نارمیش پێ بکەم ئاو چواگوڵەوە زیاتر نییە یعنی ئەو نەزۆرە ئاقلا نییە پارەکەی ناوەڵا نەوەڵا مەگەر بێن دوکانەکەم بارکە لە جاتیە ئەنا ناتوانم برا میلیۆنە و 600,000 بەچی درێ بەخۆ ئەو ڕۆژێک هاتوون دوان کارەباکە دەورین خوای جان چون پارەم خەرج کرد ئالو درۆسەم 200,000 خەرج کردووە. بەڕێوەبەرایەتی کارەبای سەی سادە نووسراوی ئاگادارکردنەوەی بۆ دوکان و ماڵانە نردووە کە زیاتر لە 500,000 دیناریان لایە و قەرزارن. دەبێت دوکانەکان بە 6 قیست و ماڵەکان بە 8 قیستی مانگانە قەرزەکانیان بدەنەوە ئەگەرنا کارەبەکان دەبڕن. کەوا قەرزارە قەرزێکی زۆری لایە ساڵان نەیداوەتەوە شتێکی باشە. حکومەت ئەگەر وەکو ساڵانی ترە لە سابیستە بکات بۆ خەڵک چاکە کار ئاسانیە. من وەکو خۆم کە موچەخۆرم ئەگەر لە مانگەکان نەدرێ موچەکە پێتۆ دیارە خەڵکی هەر موچەیژی نییە خەڵکی یەکرێکیسە من خەڵکە ناسم لەم شارە پارەی کرێخانۆکەی پێ نەبیدا چجاوە کە پارەی کارەباکەش بدا پارەی ئاوێتە سەری پارەی کارەبا پارەی مۆلیدە هەر یەک شت نییە. کارەبای ئێمە قسەمان لەسەر کارەبای زیاتر کارەبای سەی سادق زۆر باش نییە هیوادارین لە دایری کارەبای سەی سادق کارەباکە باشکەن. سیرەکەی ئاگادارکردنەوەی ماڵانیان کردووە کە بۆی کە بڕی کە ئەو پاری کە لە لاتەگەر تۆ واصلی نەکەیت کارەباکە بڕن ئەمە نەعەدالەتێکی زۆرە بەڕاستی هیچ حەقێتێکی تیان نییە چونکە سیرەکەی حکوومەت مافێکی زۆری موچەخۆرانی خواردووە و حەقی خۆی ناونەتێ لە ئێستا دە بارگرانی بەسەر موچەخۆرانەوە دروستەکە کە ئێوە بێت پارەی کارەبا بن باشە لە کاتێکا تۆ حەق و مافەکان بگێڕەوە یان وەرە دەرفەتی ئەو بڕەخسێنە کە تۆ بە قیسێکی درێژخایەن یان لە ئێستا هیچ پێویست ناگە و زەختە ئەو بارگرانی بخاتە ئێمە وەرەقەیەکیان بۆ نردوین کە گوایە لە ماوەیەکی نزیکە سەردانی کارەبا بکەن بەڵام هاوڵاتیان دڵنیام ناچن بەدەمە و داواکاریەوە چونکە کاتەکەی زۆر حساسەوە لە مانگی ڕەمەزان ناینەوە خەڵک پێویستی بە پارەیە خەڵک پێویستی بۆیە کە ژیانێکی باشتر بژی. سەبارەت بە پسوڵەی ئاگادارکردنەوەی قەرزی کارەبای هاوڵاتیان پێیان پەیوەندی بە بەڕێوەبەری کارەبای سەی سادقەوە کرد بەڵام بە پاساوی ئەوەی لە سەر و خۆیانەوە ڕێگە نادەن قسە بکەن ئامادە نەبوون لەو بارەوە لێدوان بدەن. بڕیاری دانەوەی پارەی کارەبا لە کاتێکدایە جگەلەوەی کارەبای نیشتمانی لەسەر ئاستی یارەم زیاتر لە 30 دەیە خراپە گۆسەرانی هاوڵاتیانش بەهۆی دواکەوتنی بەردەوامی موچەوە بەڕێوەبردنی خراپی دەسەڵات لەلایەن دوو کابینە ڕابردووە ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێت. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.